لە کەشوهەوایەکی سارد و بەفراویدا لەگەڵ گروپێکی شاخەوانی و ژینگە پارێزی گەشتێک دەکەین بۆ دەڤەری بارزان کە بە ناوچەیەکی جوان و دڕڕفێن دەناسرێت بە مەبەستی سەرکەوتن بەسەر شاخ و هەڵدێرەکانی ناوچەکە و گەیشتنە سەر لووتکەی چیاکان. إلى منطقة نزارية لعشيرتكاني بارزاني يك لعشيرتكانه كبيدلين نزاري كبوخوتان دبينن يعني سروشة كي زور زواني هيا 10 كيلومتر لناحية بلدورة و أو جندي إسومرا كأوادان نكرايته و نزيكترين جند شيليرة كأوادان جندي شريعة و جندي دربوت كو زوركوان و آوان لسر أوريغانه دو گندو لو سنوره آوادان نکرانیه و یکی کیان زیوه و استاش که اما لو موقعینه گندی ایسومرا او لوتکی که بوده چین به تیای زندک ناصراوه بر حدود 2100 متر لآسی دریا و برزه به دار براستی روتنیه دار و باری لیه لرویه و استاش دبینن کشوها که بفره و بفرشی لیه إترناسا كتيدا ما بين دو جلي كوريدان كزور ناصرة وجيش سياحية وجلي دالاش لقال جلي زوركوان أو ناوتة طيبة من جيش خاصي هي لروي جينجو لروي أشكاوت كي إجزار زوري ليه حتى دالاش لناوكي ديارة لآش هاتية آش كي زوري آوي ليه لو منطقي وبارزاني نمر بصالاني زور ليه خباتي شورش و برخدانی کردیه برای من یکم جاره انگو دین بو ایرو او راپورت ساکن چون که هیچ کسی ناجده او منطقه ئێستا بەرە بەیانێکی زووە ئێمە لە دامێنی شاخی زەندکین و کەشوهەوای ئەو ناوچەیە زۆر سارد و پاکە لێرە دەبێنانی بەیانی ئامادە بکەین بۆ ئەم بەیانیاش هێلکە و ڕۆن و سەمون پێخۆری گەشتەکەمانە خواردنەکەمان وە خۆمان سادەیە بەڵام وزەی ڕێگای سەختمانە أنا كلفة الشاخوانين تايبت بشاخوانين كوزنيان زور سوقة لروي وزنوا تايبت ساقرايا دسته گیره هيا كهموي لا جنسي جي تايبتي بواوي كبوا لكاتي رويشتن باريان زور سوق بي چونكه هر شاخوانك و يك زبطه بو اواني بو شاخوانی دچنو بو ورزش شاخوانی هندک جلوبر کیان تایبته ابی تایبت بید وک پلاو دلنگ او پلاوانه ابی بو ورزستان بو بفر گرم بی او گورتکس بی کواتا او تینچی لهمان کاتیشا ابی وبران بی که ورزی بفر دا سرمایه پینخشی بو باتوم گیتر به هر شاخوانک
هەر کەسێک گیتەرێکی لای بێ ئەگەر ئیزافەشی لای بێ زۆر باشترە چونکە گیتەر ڕێگری لە بەفر دەکە بۆ ناو پێڵاو بۆ تەڕبوونی ناو پێڵاو واتە بۆ ساربوون لە پێ جلوبەرگەکان دەبی پۆلەر بێ لە پۆلەر دروستکرا بێ واتە شێوازیان جودا لەگە ئەوانی دی بۆ هەر شاخەوانێک بۆ مەسەلەی باتۆم هەر شاخەوانێک ئەبێ دوو باتۆمی پێ بێ دوو باتۆمی دەست کە بە کوردی خۆمان دەرین گۆچان بۆ ئەوەی تەوازنی جسمی لەسەر هەردوو دەستی بمێنێ نابێ هیچ شتێکی دیل لە ناو دەستیدا بدات. دوای خواردنی نانی بەیانی ئەبێ دەست بکەین بە خۆکۆکردنەوە و خۆ ئامادەکردن تاوەکو هەمومان ئامادە بین بە باشترین شێوە بۆ ئەوەی گەشتەکەمان دەست پێ بکەین. پێویستە تاک بە تاکتان هەنگاو لە دوای هەنگاو بڕۆن هیچتان هەنگاوی نوێ ناهاوێن واتە شوێن پێ لەسەر شوێن پێ بۆی کەوا سەلامەتی خۆتان لە چوون و لە هاتنەوە بپارێزن بۆی کەوا ڕێگاونبوون دروست نەبێ و سەلامەتی ئێوە ببێتە بەبەستێکی سەرەکی لەو گەشتە ئێمە ئێستا ئێمە ئامادەین بۆی کەوا بەسەرکەوین بۆ شاخ هەر شاخەوانێک ئەبێ کولاوەکی باش کە نەرم بی لەسەری دابنێ بۆ ئەوەی لە سرد و سەرما بپارێزێ هی وەک کاکعلی و خاتوو زارا و بۆ هێرۆخانیش شەوقەیەوە کە ڕۆژ تەسیری لە دەموچاوی نەکە نەسووتێنێ. قەمسەلەی زستان ئەبێ سووک بێ بۆ کەسی شاخەوان واتە دەبێ پەڕ بێ ئەگە پەڕ بێ زۆر باشە سووکە و هەمچەند لەوەش گەرمە و لە ڕووی دنیا و ڕۆژ و ئەوانە هەر شاخەوانێک ئەبێ عینەکێکی باشی پێبێ عینەکێکی ستاندار کە بۆ ئەوەی خۆر تەسیری لە چاوی نەکە. لەم گەشتەماندا تیمێکی فریاگوزاری سەرەتایی بە سەرپەرشتی دکتۆر هەژار هاوسەفەرمانە بۆ ئەوەی لە کاتی هەڕووداوێکی نەخوازرا و چارەسەری سەرەتایی پێشکەش بکەن. من ئەوڕۆوەک سفەتی پزیشک لەگەڵتانم
هیوادارم چەند ڕێنماییەکە حەز دەکەم گوێم لێ ڕابگرن هەر کاتێ لە کاتی ڕۆیشتن چونکە شاخ بەرزی و نزمی زۆر تێدایە ئەگەر هەستان کرد هەستان بە ژانێکی کرد یا ئەوە تا سینگتان ئێشا لە کاتی ڕۆیشتن ژانە سینگ پەیدا بوو ئەو وەختە بە زووترین کات ئاگادارمان بکەنەوە چونکە زۆر نەخۆشی هەیە بەبێ ئەوەیەوە هەستی پێ بکەن لە کاتی ماندی بوون لە کاتی جهود سەرفکردن کاتێک کە بەرەو هەوراز دەڕۆی ژانە سینگ دروست لێبی بە زووترین کات تۆ دانیشیە وەختە ئێمە ئاگادارکەوە دەرمانی تایبەتمان هەیە ئەو وەختە ئەتان دەینێ و هەروەها لە کاتی ئەگەر هەستت کرد مەعیدەت تێکەڵاو دەبی یا ئەوەتە هەست دەکەی ڕشانەوە دێتن ڕشانەوە دێ زوو ئاگادارمان بکەنەوە چارەسەرمان پێەیە چارەسەری فریاگوزاریمان پێەیە یان خوانەکە لە کاتی کە بەردەبیەوە ئەگەر شوێنەکەت بریندار بوو و دەبی بە زووترین کات ئاگادارمانکەنەوە ئەگەر هەستیشت کرد کاتێک کە دەبینی زۆر ئاراقەی دەکەی تکاتان لێ دەکەم جرکەکانتان یەکسەر دامەنێن لەبەر ئەوەی تۆ ئاراقەشی زۆرت کردووە و سەرما و بەفر و بەخۆشتان دەزانن شوێنەکە شوێنێکی ساردا یەکسەر جرکەکانت دامەنێ بۆ ئەوەی سەرماد نەبێت تووشی تەشەنوجات نەبی و داواکاریشم هیوادارم ئەوانەی کە مهنەی شاخەوانیە هەڵبژاردیە ئەگەر بکرێت یەکێک هەڵبژێرن فێرە فریاگوزاری سەرەتاییەکانی بکەن بۆ ئەوەی خوانەکە لە کاتی پەیدابوونی هەر کێشەک بەهانە یەکتروە بێن و ئینشاءڵڵا تووشی هیچ کێشەک نابین بە تەمای خوای گەورە و بەرەو پێشەوە بڕۆن دەیاڵە هاوڕێیان نەترسنەوە شتێکی زۆر ئاساییە تەشەنج عەضەلیە یعنی گرژبوونی ماسوولکەکان لە کاتی کە مادی دەبی لە ڕێگایەکی دوور هاتیە بەرزی و نزمی تێدایە ئیتر پێشی کەمەک بە هەڵەدانا بەفری شەو بەخزی ئیتر کە بەربەوە بەس لەخوا بە زیاد الحەمدوللا شتێکی وانە بوو تەشەنج عەضەلی بوو لە گەر گرژبوونی و زەختی خستنەستەری ئێستا کە توانیتاندرا چارەسەر بکرێ ئینشاڵڵا هیچ شتێکی وانە و ئینشاڵڵا دووبارەش نابێتەوە دوای وەستانی کاتژمێرێک و پێدانی چارەسەری سەرەتایی بەو ئەندامەی گروپەکە کە قاچی تووشی گرژبوون بوو درێژە باگەشتەکەمان دەدەین بۆ ئەوەی بە قەتپاڵی شاخەکە هەڵبگەڕێین بۆ بەرەو لووتکەی شاخەکە کە ئەیکەمین جارە دێمە ناو بەفر و لەگەڵ ئەو گروپە و لە ناو بەفر و زۆر خۆش هەستێکی زۆر خۆشم هەیە و لەگەڵ ئەو برادەرانە و کە ئاشنا بووین و زۆر خۆشحاڵم بە ناسینیان و یعنی شتێکی خۆش بوویە و هەستێکی زۆر خۆشم هەیە و زۆریش خۆشە. سوگر وضع باشه جسمانی هیچ مشکلاتی نیه خو هوانا تو وزن باشتره
كيفين مجال بيشي خوش بيداب تورينو هر من نوبة زور باشا بۆیە من زیاتر پێم خۆشە زیاتر لەگەریان بەشداری بکەم بە کوڕێ پێشاندەرێک چونکە هەندێک شوێن هەنا مینی لێە ئەلغامی لێە جا ئەو شوێنانە پێمان باشە زیاتر ڕێنەمایەکانیان بدەینێ لەوەی تووشی کارە ساف نەبن. بەهۆی ساردی و سەختی ناوچەکە یەکێکی دیکە لە ئەندامانی گروپەکەمان دووچاری هەڵاوسانی گوێیەکانی ئەبێت بۆیە دیسان پێویستە گەشتەکەمان بوەستێنین تاوەکو چارەسەری ئەو ئەندامە دەکرێت. یەکدانی لێ بخۆ لەوەی و گەردێکی شاری هەولێر یەکەم جارە بەشداری بکەم لە گەشتی ئەم گروپە بەڕێزە ئێمە وەکو لەگەڵ گروپی سنتەری بارزان بۆ ژینگە پارێزی و شاخەوانی هاتوین من ماوەیەک تەندروستیم جێگیر نەبوو دکتۆر بەم نیوت وتی ئەگەر سەردانی بڵێن دەرەوە بکەیت و پیاسە و ئەو شوێنانە ببینیت سروشت ببینیت بۆ تەندروستی خۆت باشە بۆ من بڕیارم ماکە لەگەڵیان بەشداری بکەم لەگەڵ ئەم گروپە بەڕاستی حەزەکەم هەموو گەنجان بێن تاقیکەنەوە من یەکەم جارمە حەزەکەم جاری تر بێم و دووبارە و سێبارێکەمەوە لەبەرێ بەڕاستی وێنەیەکی زۆر دڵفێنە مانزەرێکی زۆر زۆر جوانە مەشەر هەر خۆی مێشکی مرتاح دەبێت بۆ هیوادارم هەموو گەنجەکانمان بیر لەو وەرزشە بکەنە چکە بەڕاستی جێگای بایەخە دەبێت بێت دەبێت جێگای بایە. گەشتانەوەیکی بۆ چای حەسەن بەگ بوو ئەو گەشتەژێ بۆ چای زەندیکە ڕاستی گەشتەکە زۆرە خۆش بوو ئەنێرژیەکە زۆر باش پێ هەی و وەرزشەکە زۆرە باشە شاخەوانی پێویە هەندێک و هەمە گەنج تایبەتی لە ڕەگەزێ مینە زیاتر بەشداری وێ سنتەری بن و زیاتر پەرە وێ وەرزشە بهێتەدان لەلایەن خەڵکیوە. ئێرە سەختترین شوێنمان دەبێت چونکە دەمانگەیەنێت بالووتکەی شاخەکە ئەگەرچی زۆربەی ناوچەکە بە بەفردا پۆشراوە کە مەترسی ڕنووی لێ دەکەوێتەوە بەڵام لە کۆتایی توانیمان بگەین بەلووتکەی شاخەکە.
هربژین هربژین گەیشتینە لوتکەی بەراو لوتکە الله الله بەڕاستی زۆر ماندی بووین زۆر سپاس بە هەموو ستاف بە حقیقەت گەشتینە لوتکە هەرچەند ڕێگایەکی زۆر سەختمان بڕی کاتی داڕومانی بەفرشە لەو فەسلەی زستان کە بەهمەنش پێ دەڵێن لەو هەموو مەترسیانە باش بۆ ڕزگار بووین الحەمدولیلا هەمومان سەلامەتین و لوتکەشمان بڕی تقریبا ماوەی 4 ساعاتە ئێمە لە ڕێگاینە هەر ناو بەفر ڕۆیشتین لە ناو سەخرەکانی بەرد ڕۆیشتین تقریبا 4,000 مترمان بڕی گەچینە سەری ئەم لوتکەیە الحەمدولیلا هەمووی ئستاف سەلامەتن ئەوەی کە دووچاری حادسە بوو لە ڕێگا الحەمدولیلا زۆر باشە کاتی زۆر باشە و هەروەها ئەوەی کە بەڕاستی هاڤانە کاسترۆ تووشی سەدەمەی سەنگە نەفەس و ئەوانە بوو ئێستا زۆر باشە وەزی باشە الحەمدولیلا ڕەوی تەندروستی دکتۆر باشە الحەمدولیلا ئێستاش کە گەشتینە لوتکەی کەم چیای زەندی کەمپینگێک دادەنین بۆ پشوویەکی نان خواردن و هەروەها جەماعەتش ڕستێکیان پێویستە بۆ لێرە جەماعەت هەمووتان جەنتای خۆتان بەڕێک و پێکی و پشوویەکی لەو کەمپینگە پشوویەکی ئەدەین گەشتی ئەمڕۆمان بۆ چیای زەندەکە بەڕاستی کەشەهاوەیەکی زۆر خۆشە ڕاستە بەفریشە بەس زۆر خۆشە ینی هیوادارم هەموو سوودی لێوار بگیرین و ژینگەی بپارێزین سروشتەکە بەڕاستی زۆر جوانە حیفە و سروشتە ئەوها ناشرین بکەین و شت پارەدەین هیوادارم بپارێزین و وەرزشێکیشە بۆ هەمومان سوودی لێوار بگیرین هیوادارم بە سەلامەتی بگەڕێنەوە من بۆ یەکەم جارەکە لەگەڵ گروپی بارزان سنتەری بارزان بۆ ژینگە پارێزی و شاخەوانی کە گەشتم کرد بەڵام بەڕاستی گەشتێکی زۆر خۆش بوو هەرچەندە لە ڕێگادا کەوتمە خوارێ قاچم تۆزێک ئازاری دیت بەس سپاس بۆ دکتۆر هەژار و هاوڕێکانم کە یارمەتیان دام و شکر بەخوا سەلامەتم بەڕاستی ڕۆیشتن بۆ سەر شاخ تەنها گەڕان و گەشت نییە سەلامەتی و تەندروستیەکە بۆ جسمی ئینسان ژینگە پارێزیش دەڤەرەکەمان زۆر دەڤەرێکی خۆشە هەندی برەی جوانە ئێمە دەمانەوێ ئەم لە ڕێی ئەم گروپەوە شاخە جوانەکانی کوردستان بە جیهان پیشان بدەین ناوچەی میزۆپۆتامیا بەناو بەلانکەی شارستانیە دادنێن یەکێک لە هەرە سێپایەکەی تەبعاً هەرێمی کوردستانە یان کوردستانی گەورە بەگشتە وارەوە ئەو ناوچەی ئێستا ئەمە لێرەنە کە جیای زەردوک و داڵاش و شانەدەر یەکێک لە گرنگترین ناوچەکانی شوێنەواریە لە چاردەورەی شانەدەر چەمی ڕێزانمان هەیە کە ئەم ناوچەیەش بۆ بەناوبانگەکەوە یەکەم جار مرۆڤ لە ئەشکەوتاتۆتە خوارەوە لە چەمی ڕێزان خانووی دروست کردووە وازی لە ئەشکەوتوی ناو بەرەو دەشتایی کوشتکات كم هرب غوزانا مفروض يبي حليانا
بێ.